لە یادی 25 ساڵەی یوبیلی زیوینی ڕاپەڕینە مەزنەکەی شاری ڕانی دەواازەی ڕاپەڕین زانکۆی ڕاپەڕین بۆ یەکەم جار کۆنفرانسێکی گەورەی بە ناونیشانی گەشەپێدانی ڕاپەڕین و خوێندنەوەیەکی نوێ بۆ ڕاهەندەکانی ئەنجامدا کە تیایدا چەندین توێژینەوەی گرنگ پێشکەش کران. لە ڕێگە و توێژینەوەی کە ئەنجام درراوەوە تێبگەین کە تا چ ڕادەیەک ڕاپەڕین ئامانجەکانی خۆی بەدەستێنەوە پێویستە چی بکرێت بۆی ئامانجانی کە تاوەکو ئێستا وەدینە هاتوون ئەو کارانەی کە پێویستە تەواو بکرێن بەدیبێنرێن. بۆیە ئێمە لە کۆتایی کۆنفرانسەکەمان کۆمەڵە ڕاستپاردەمان دەبێت ڕاستپاردەکان بێگومان هەمویان ڕاستپاردەی ئەکادیمین و لایەن خەڵکی ئەکادیمیەوە لە توێژینەوەکانەوە وەردەگیرێن. بۆ یەکەمین جار ئەو کۆنفرانسە زانستی ئەکادیمی لێرە دەکرێتەوە لە کوردستان. 5 پانێڵە و 19 توێژینەوەی زانستی پێشکەش دەکرێن. ئامانجمانم لەم کۆنفرانسە گەیاندنی پەیامی زانستی و ئەکادیمی زانکۆیە بۆ حیزب سیاسیەکانی کوردستان، بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان، بۆ ئەوەی کە بە هەمان گیانی ئاشتی و تەباوی یەکڕزی ناوماڵی کورد لە کاتی ڕاپەڕیندا ئێستاش بە هەمان شێوە ناوماڵی کوردی ڕێک بخرێتەوە. جگە لەوەش ئامانجێکمان ئەوەیە کە ئەرشیڤکردن و دوکۆمنتکردن و کردنەوەی سەنتەرێکی گەورەی هەموو ئەو کەلوپەلوپێشتانی کە لە ڕاپەڕیندا بەکارهێنراون. ئەو توێژینەوانەی لە کۆنفرانسەکەدا پێشکەش کران دیارترینیان گرنگجیدانە بە کەرتی کشتوکاڵ و پیشەسازی. مامۆستایەکی زانکۆش پێی وایە کە دوای دەرئەنجام و ڕاستپاردەکانی کۆنفرانس حکوومەت دەتوانێت سوود لە ڕاستپاردەکانی کۆنفرانسەکە وەربگرێت وەک میکانیزمی بەشێک لە چارەسەری قەیرانەکانی هەرێمی کوردستان. بارودۆخی دوای ڕاپەڕین لە ڕۆژینگەوە، کشتوکاڵەوە، دەرامەتی ئاو، تەندروستی، میدیا، هەموو ئەوانە بۆیە دەکرێت لەو بەشەی دووەمدا یان لەو تەوەری دووەمدا لایەنە پەیوەنددارەکان حکوومەتی هەرێم زۆر سوود وەربگرێت لە دەرەنجام و ڕاستپاردە و توێژینەوەکانی ئەم کۆنفرانسە بۆ ئەوەی کە لە ڕێگەیەوە بایەخ بە کەرتی ژینگە، بە گەشت و گوزار، بە کشتوکاڵ، دەرامەتی ئاو لایەنە جیاوازەکان بدا وەک چۆن لە پێشتردا زۆر کەم توانراوە سوود لەو سێکتەران ببینرێت کە لە کوردستان و هەرێمی کوردستاندا بە دڵنیاییەوە جگە لە سامانی نەوت و سامانە سروشتەکان زۆر سامانی تر هەیە، دەرامەت تر هەیە کە دەکرێت سوودیان لێوەرگیرێ. یەکەم جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کۆنفرانسێکی لەو شێوەیە لەسەر دەستکەوت و یادەکانی ڕاپەڕین دەکرێت و چەندین توێژینەوە و لێکۆڵینەوەی گرنگ بۆ گەشەپێدانی ڕاپەڕین پێشکەش دەکرێت کە لەلایەن پرۆفیسۆر و شارەزایانەوە توێژینەوەکان ئامادە کرابوون. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.